بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، هەوڵەدەم ئەمڕۆ باسێک لە گرنگی ئامێرە ئێلکترۆنیەکان بۆ ئێوە خۆشەویست بکەین. ئەوەی جێی خۆشحاڵیە لە کوردستانی خۆشمان کارگەیەک هەیە کە زۆربەی ئامێرە ئێلکترۆنیەکان کە ئێمە ڕۆژانە لە ماڵ و لە مۆڵ و لە ئوتێلەکان و لە زۆربەی شوێنە گشتەکان بەکارێنین لەم کارگەیەدا دروست دەکرێت. ئێمە هەوڵ دەدەین زۆرترین زانیاری دەربارەی دروستکردنی ئامێرە ئێلکترۆنیەکان بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. بینەرمان بن. بێگومان بیرۆکەی هەر پرۆژەیەک یان کارگەیەک لە زەلامێکەوە دەست پێکات یان لە تیمێکەوە دەست پێکات. بە تایبەتی ئەگەر بوارەکە ئاڵۆز بێت ئێستا وەکو بواری ئەلکترۆنیک، بواری ئەلکترۆنیک بوارێکی زۆر تایبەتمەندە. هەموو کەسێک ناتوانێت کاری تیا بکە یان بەردەوام بێت لە کارەکەی. ئەتوانی کاری تیا بکەی، بەس ناتوانی زۆر بەردەوام بیت و بگاتە پرۆژەیەک کە بتوانی دوایی بەرهەم بێنی یان بتوانی بە تەواوەتی کاری تیا بکەی. ئەلکترۆنیک مەجموعەیەک بواری هەیە، هەر ئەوە نییە بڵێ کە ئەلکترۆنیکە کە خۆیەتی عیلاقی هەیە بەسەر فیزیاوە، عیلاقی هەیە بەسەر بوارەکانی ترەوە بێ شارەزایەکی باشە هەبێ. جا ئێمە من وەکو خۆم من نامەوێت لێرە باسی مەسەڵەن خۆم بکەم، بەڵام پێویستە مەجموعەیەک شت باس بکەم کەەوەی توانیمە چۆن بەو ساڵە دوور و درێژە بەردەوام بم لەم کارەیە کە تا توانیمە بیگەین پرۆژەیەک و دوای بتوانین بەرهەم بێنین. من خۆم هەر لە مناڵیەوە حەزم لە دروستکردنی شت بوو. لەگەڵ هاوڕێکانمە دایما ئەوە شتێکیان دروستە کرد بە وەکو بە خەیاڵی من خۆم بەڕاستی دروستمە کرد. دایما حەزمە کرد شت بەرەو پێشەوە بەرم. تااقەتێکی زۆر باشم هەبوو لەگەڵ شتەکانە، لەگەڵ ئەو شتانی کە ئیشی تێهاکەم. ئەتر دوایی کە بەرە گەورە بووم دایما حەزمە کرد شتێ بکەم خەڵکێکی تر نیکە. حەزێکی وام تیا بوو. لە ساڵەکانی زوو لە کاتی مەکتەبە هین هەبوو، بەشی علمی هەبوو، بەشی ئلکترۆنیک. چوومەوە بەشەوە کە سێرم کرد ئەلکترۆنیک بوارێکی ئاڵۆزە و تۆزەکاری ئەوێتیا و مێشکە ئەبێ باشتر یاریش بکە. ئیتر من چوومە ئەو بارەوە. جا لە کاتی مەکتەبیشا من مەجموعەیەک شتم هەبوو، یعنی ئینسان ئەگەر تواناکی خۆی بدۆزێتەوە دایما ئەتوانێت تواناکان ئەگەر خۆی بزانێت توانای خۆی لەکوایە ئەتوانی ئەو توانایە بەرەو پێشەوە بەرێ سوودێکی گەورە بە خۆی بگەێنێ و بە کۆمەڵگاش. من ئەوەی ڕاستی بێتوانیم، ینی تواناکی خۆم زانی چیە. لە کاتی مەکتەبە من لە هەندەسەیە، ینی لە بواری هەندەسەیە قەت بە بیردۆزەکانی قەت بۆ شێوەیە نەڕۆشتم کە لە مەکتەبە ئامان خوێن. دایما خۆم بە شێوی خۆم حلمە کرد و هەر زۆر باشیش بووم. توانایەکم تیا بوو هەستمە کرد چۆن شتەکان بیرەکەمەوە لە ئەو شتانی کە لەبەر دەستمایە و چۆن مەرحلە بۆیە ڕۆم تا ئەگەمە نەتیجە. یعنی خۆم ئەو توانایی خۆم بوو. ئەو توانایش بیزڵبت زۆر زەرورە لە ئەلکترۆنیاتە. چۆن پێشکەوی چۆن کە ئیتر من لەو بوارەیە دەستم پێ کرد لە بواری ئەلکترۆنیکا زۆر حەزم لێی بوو. بەرەو پێشەوە ڕۆشتم، ڕۆژ بە ڕۆژ دیراسەمە کرد. جاری وا هەبووە 2 مانگ لە ماڵەوە کە بەڵانین بووم دیراسی یەک جۆر لە ئەنتیگرێتم گردووە تا پارامترەکانیم دەرێنەوە. یعنی پارامتر چییە؟ مەسەڵەن ئەنتیگرێت داتاشی تێکتیاتی لەسەر ئەنتیگرێتە ئەڵێ لە حرارەتی ئەوەنە ئیشەکە لەوەنە ئەنپوتی ئەو مەجموعە هێشتا هەموویم تێستە کرد تا توانیم شارەزایەکی زۆر باش پیاکەم. طبعا مەسادریش مەجموعەی مەسادری ئەوسا مەسادری ئینتەرنێت و شت نەبوو، کتێب وشتم لە دەرەوە داوا کردی لەو بوارەیە. ئیتر بەرەبەرە پێشکەوتم زۆر حەزم لێ بوو تا توانیم ماوەیەک لە مەجای ئەتیزەی چاکردنەوەی ئەجززی طبیە ئیشم کرد. ئەوش هەر بوارێکی زۆر قورسە. بەس چاکردنەوەکەی من چۆن بوو نەمەچوم چاکیکەمەوە. ئەو بەشی کە تێک چوو بەچوم خۆم بۆم دروستە کردەوە. دایما حەزم لە دروستکردن و حەزم نەوە بوو شتێک کۆپی بکەم و یان شتێک بۆ کۆ بکەمەوە.
دوای ئەوە ئەنجا ئەلکترۆنیات زۆر طبعا مەرحەلەی هەیە مەرحەلەی زۆر ئاڵۆزی هەیە بواری تری هەیە من حەزمە کردیتر شەو ڕۆژ خەریکی بووم شەو ڕۆژ خەریکی دیاسەکردنی لەو بوارەیە بووم تا توانیم مەرحەلەی زۆر باش ببڕم کە بتوانم تازەترین ئەنتیگریت کە هەیە لە ئاسراپیڵم میکرۆ کۆنترۆلەر کە پرۆسەریتیە ڕامیتیە ڕۆمیتە ئینتەرفیسیتیە سیستەمێکی متەکاملە خۆ دەتوانی بەکاریبێنی ئێستا ئەو ئەنتیگرێتە لە مۆبایلە هەیە لە تەلەڤیزیۆنە هەیە لە هەموو بارەکانە بەکارێنرێ من ئەوە توانیم بەکاری بێنم کە ئەوە بوو بە ئاداتێک کە بتوانم بیر بکەمەوە پرۆژەکەم گەێنمە بیکەم بە پرۆژەیەک و بتوانم بەرهەم بێنم ئێمە کە کارگەکەمان دەستمان پێ کرد مەجموعەیەک شتمان بەرهەمەیەنا یەکەم شت لە سەعاتەوە دەستمان پێ کرد سەعات خۆ ئەوە نییە بڵێ ئەنتیگرێتێکی مەجموعەیەشتی بەسیطی نێبێتەوە خۆمان ئەو لە پێشان مەجموعەیەک سەعاتی تایبەتیمان دروست کرد ئەنجا دوای ئەوە لە عەدادی بەنزینخانەمان دروست کرد عەدادی بەنزینخانە سەرکەوتنێکی باشمان تیا هێنا بەڵام ئەوش ویستمان بێ بە پرۆژەیەکی گەورە بەس نەبوو ئەنجا دوای ئەوە شتێکی مەجموعەیە بەرهەمی ترمان هێنا مەسەن زەنگی قوتابخانەمان دروست کرد ئەویش کە بەرهەمێکی سەرکەوتوو بوو دۆزەرۆی میمان دروستە کرد ئەجیزەی طبی بۆ ئەوانەمان دروستە کرد مەجموعەیەک شتیشمان دروستە کرد کە داوان لێ کردی کاک سۆران ئەمڕۆ ئێوە خەریکی چین ئێوە لێرە ئەمڕۆ چی بەرهەمێن و چی دروستەکەن سێ جۆر بەرهەمەیەنی نەکێکیان کاتژمێری پیشاندانی کاتەکانی نوێژە یەکەم هەنگاو بڕینی پشت و پێشی ئامێرەکەی قیاسەکانی چۆن قیاسەکانی ئەم نەوەیان تەمان مۆدێلمان زۆرە بەزەم نەوەیان 48 بە هەفتایە چەند بەشە لە چەند بەش پێک دێت ئەو تاوانکەوەی کە بڕێ لێرە پشتەکەیتی کە پارچە ئەلکترۆنیەکانی لەسەردانرە پێشەکەشێتی کە تەبعەکەی لەسەردێنە ڕووی جیهازەکەی قیاسی بەشی پشتەوەی چەندە خۆی هەفتە بە 48 پێشەکەی 2 سانتیمەتر بچووکترە سمکەکەی چەندە سمکەکەی 3.5 لەگەڵ گۆشەکانە ینی لە ئەو کە فرەیمەکەی چوارچێوەکەی هەیەی 3 سانتیمەتر نیوە تقریبا ئەمێ بپرسم لێرەدا ئەم سێ بەرهەمەی کە ئێوە ئەمڕۆ نیازتان هەیە دروستیکەن تەڵەبی خەڵکە یان خۆتان پێش ئەوەی کە کەسێک تەڵەبێ بکات لە ئێوە خۆتان دروستیەکەن وەک نموزجێک لە پێشانگەکەتانە هەڵێواسن نەخێرەمێکی ئێستا دروستەکەین هەر بەردەوام داواکاری لەسەرە و لە بازارا فرۆشتێ ئەتوانی بۆمان باسکەیت گرنگترینە ئەو هەنگاوانە چین کە ڕەچاوەکرێت لە دروستکردنی ئەو بەرهەمانە بەڵێ یەکەم قۆناغ کە دەست پێکا لەم دروستکردنی ئەم ئامێرانە بەم جیهازە CNC ئەبێ پشت و پێشەکەی ببڕێ ئامێری CNC ئامێری پێڵەن CNC لە زۆر شوێنە لە هەموو زۆربەی کارگەکانە بەکارێنرێ ئێمەش تەمان بێ ئەوە ئیشەکانمان ناڕۆ مواصفاتی ئەم ئامێرە چییە ئەمە بپرسم ئایا ئەم ئامێرە تا درێژی چەند ئەبڕێت تا پانی چەند ئەبڕێ ئەو پلێتەک ئەمە جیازێکی ستاندەرە ئەتیادی مەتر و 22 بە 244 ئەبڕێ یعنی طبقێک خۆی هەر ئەو طبقە پلاستیکانە قیاسەکەی ئەوەنی ئەتوانێت بە کاملی مادی پلاستیکە ئەمە پلاستیکە ئێستا حالیان ئەمە پشتی جیازەکانەکەی بڕێ بۆ پشتەکەی بەکارێنێت وتت قیاسەکەی چەندەیە 7 بە 48 پارچەی یەکەم پارچەی دووەم پارچەی دووەم 2 سانتیمەتر بچووکترە ئەمە وەکو قۆناغی یەکەمە قۆناغی یەکەم تۆ بێکە بڕینە طبعا تۆ بێ کە پارچە ئەلکترۆنیەکان لەسەر چی دانی تا پشت و پێشن نەبێ ناتوانانی ئەوی لەسەر لە پێش ئابێ مەحازەکەی کاک سۆران ئەو ئامێری کە دروستیەکەن ئێوە بۆتانە پارچەکانی
یان ئێوە تەنیا تەجمیعەکەن یان خۆتان هەموو هەنگاوەکانی دروستەکەن؟ ئەمە پرسیارێکە زۆر کەسیش لێمانەکات و حەزیشەکەن لێرەوە لەم جەنابتانە جواب بینەوە. تەجمیع ئەچی مجموعەیە خەریتە کۆمپانیا کەسێک خەریتە بووەکە مەرحەلەکانی هەمووی بۆ دیارەکە هیچ بێ ئەوەی عەقڵی خۆتی تیا بەکاربێنی دروستێکی هەموو کەسێک توانێت ئەوە پێڵێن کۆکردنەوە. بەڵام ئێمە خۆمان لە سفر شتەکان دروستەکەین، خۆمان دیزاینەکەین، خۆمان قەرارین ئەو شتەوا بێ ئەو شتە بوابێ، خۆمان بەرنامەی بۆ دروستەکەین، خۆمان هەچی جۆرە دیزاینەکانەکە دیزایانی ئەلکترۆنی دیزاینە کاش و پێشەکە هەمووی خۆمانێکین. بەرنامەکەشی کە قورسترین قۆناغ هەر خۆمانێکین، هەمووی خۆمان دروستەکەین، هیچ بە هیچ شێوەیەک تەجمیعیان نییە. ئێستا ئەمە نقطەکان دیارەکە ئەمە بینی من لێرە نقطەیەکی دیاریکی دوای چوو بۆ ئەو سەر ئەمە چۆنە ئەم بڕینی ئەمە چۆنە بێ؟ بەڵێ ئێستا ئەمە ئەو شوێنانەیە کە شوێنی شاحینە و شتەکانە ئەو شوێنانەیە کە ئاوتپوتەکەیەتی کە شتەکان لێت ئەمە شوێنی بڕغووە. تەمان تۆ پێشتر ئەمە لە ڕێی پرۆگرامێکی کۆمپیوتەریەوە کرێت بێگومان پرۆگرامەکە تەسبیت کردووە لەسەر کۆمپیوتەر دوایە ئەوی ئازداوەتێ لە ڕێم سینسیەوە بەڵێ ئەمە بەکارێن چ بەرنامەیەکت بەکارهێناوە؟ ئەمە خۆی بە سێ بەرنامە ئیشەکە بەرنامەیەکی دیزاین ئێمە کۆرل درۆ بەکارێنین ئەتوانی ئۆتۆکادیش بەکاربێنی بەس کۆرل درۆ بەرنامەیەکە بۆ ئیشەکانی ئێمە دقیقە زۆر دقیقە. دوای بەرنامەیەکی تر هەیە یوکانکامی پێڵێن ئەو بەرنامەیە بینی بەرنامەی دیزاین و بەرنامەی کۆنتترۆلی جیازەکەی ئەم بەرنامەیە تحدیدەکەین ئەم سەری ئەو بینێ چەند بچێتر خوارەوە چەند بە سرعەتی چەند بڕات لە بەرنامەی دووەما تحدیدەکرێت. بەرنامەی سێهەمیش تەنفیزیەکە چۆن بیبڕێت و ئەوە بەرنامەی سێمە. ئێستا ئەمە حالیان بە بەرنامەی سێم ئیشەکات یعنی بەرنامەکانی دیزاینوانە تەواو ئەمە ئیبڕێت. جامە بەرنامێکی زۆر جیازێکی زۆر دقیقە ملیمێکی بۆکە بە هزار بەشەوە یعنی ئەمەی قەت بەدەست ناکرێت ناتوانانی بچیت بەدەست ئەمە کونتێکی بیبڕی ئەمە ئەتوانین مەسەل ئەمە مەجموعەیەک تەبەقە بخەیتە سەر یەک یعنی هەمووی زۆر بەوردی بۆتە بڕێت. کاکتۆران هیچ وەسائلێک بەکار نایەنرێت بۆ نمونە هیچ لیکویدێ هیچ شلەیە بۆ نمونە بۆ مەسەلەی ساردکردنەوە؟ بەڵێ مەسەلەی ساردکردنەوە خۆی ئاو لێرەوە چێتە خوارەوە ماتۆڕەکە گەرەوە بۆ ئیشی پێنەکرد زۆر سووتێ ماتۆڕی تایە ئاو سار دەکرێتەوە دەورانەکە بەناو ماتۆڕەکەیان مادەم ئامێرە لە کۆتایە تووشی خەلەلە بێ بێگومان ئێوە خۆتان هەم ئامێرەش چاکەنەوە یان زۆر جیاوازیمانە لەگەڵ شوێنەکانی ترا هەر خۆمان چاکەکەین و جاری وایە کارگەکە ناتوانین کە جیازمان هێناوە هەر لە شەریکەوە تێک چۆ خۆمان پارچە هەر خۆمان پارچەکەیمان بۆ دروست کردوەوە ئەلکترۆنیکی قسمانەوە ناوی ئەمە لەگەڵ ئەوانەیە پێویستمان بە دەرەوە نییە سێرفزمان بۆکە. کاکسۆران ئێوە چەند ئامێر بەکارێن لێرەدایە ئەواتە بۆ دروستکردنی و بەرهەمانی خۆتان ئێوە سوود لە چەند ئامێرە بینن؟ ئێمە کۆمەڵێک ئامێرمان هەیە وەکو ئامێری بڕینەکان ئەمەمان هەیە کە بڕینەکان مەجموعەیە بڕینی قورسی پێکەین ئامێرێکی تریشمان هەیە لێزەریە بۆ نمونونەکانی پێکەین ناتوانانی بەردەوام زۆر ئیشی پێ بکەی بەس نمونە چکاو زۆر دقیقە ئەو سەمپڵەکانی پێ دروستەکەین. ئامێرێکی تریشمان هەیە UV پرینتەرە طابعەیە لەسەر پلاستیکەکان ڕووەکەی ئەو ڕووی جیازانی کە جەنابتان بینیتان بۆ طبیعەکەین لەسەر ئەوەش ئامێرێکی زۆر ئاڵۆزە ئەوش بە کۆمەڵێک بەرنامی تایبەتی زۆر لەمان ئاڵۆزترە ئەوە ئیشەکات و ئامێری تریشمان هەیە تەواو. ئێستا ئامێرە تەنیا بڕینێ بۆکە ئەمە تەنها بڕینمان بۆکە حالیان بەس خۆی توانی هەڵتۆڵینیش بکاشتی بەس ئێمە حالیان پێویستمان بە بڕین. ئەمە ئەگەر تۆ بتەوێت بۆ نمونە چەند عەدەدێک داوا بۆ من داوا دەکرابێ تۆ تەنیا دانەی یەکەم لەوانێت تۆزە ناڕەحەت بێ ئەوەی تر خۆی ئۆتۆماتیکی ئەیکات بێزەڵێت هەر خۆی تر خۆی ڕات و بەزەوەنە تۆ بێ لە بەرنامەکە داڕشتنی بەرنامی بڕینەکە زۆر دقیق بیت غەڵەتن نەبێ ئیتر خۆی ئەتیادی بڕی چش غەڵەتیش ناکە و تەواو بێ ئەگەر تۆ چەند عەدەدێکدا ئەگەر بۆ دەرکە و لە یەکەمە قیاسەکەی غەڵەت بوو ئەتوانین لە ڕێی کۆمپیوتەرەکەەوەی عازەکە بوەستین دوایەوە داتاکە ڕاستکەیتەوە و دوایەوە بەرنامەکە ئەوەش بکەیت بەڵام ئێمە بە طریقێکی تریکەین نمونەی یەکەم دروستەکەین بە مەزبوطی کە هیچ کێشەی نەبوو ئەنجای خێنە باری تاجەوە بۆ شێوەیە ئیشەکەی نەبوو ئەنجا ئەمە خۆنی بڵێ کە چۆن ئیشی کرد هەروە ڕەمەگەر ئامێرەکە خەلەلی تیابێ جینا کێشەی نی هەر بۆ شێوەیە ڕۆ مەبەسمە بپرسم ئەو پلێتە وتت پلاستیکە بەڵێ ئەمە لە چۆ بۆتانێتەوە؟ وەڵای وەکو هەموو کارگەکانی تر وەکو هەموو کارگەکان لە ئەوروپاش لە شوێنی زۆربەی شوێنەکان لە سینەوەیە سین لەبەرەوەی مەجموعە شتەکانی هەرزانە و کواڵیتیشی بە پێی خۆت دروستیەکات چۆنت بوێ مەسەلەن ئێمە کواڵیتی باش داواکەین کواڵیتی ئۆکەین نرخەکانیشان باش هەموو کارگەیەک مەجموعە ئەوەلیاتەکەی جاوی ئێمە لەم لێرە بەرهەم نایەنرێ ئەو مەوادانی بەکاری مەجبورین لە سینەوە بیێنین پلاستیکی شتەکان. شەریکات هەیە تعاملمان هەیە لەگەڵیانە پێیان ئەڵێن ئاوەمان دروستکەن ئاوامان بۆ بکەن بۆمان دروستەکەن.
کاک سۆران ئەمە ئێستا ئەو داواکاری کە هەبوو پێویست بوو بۆ دروستکردنی کاتژمێرێک ئێمە مەرحەلەی بڕینمان تەواو کرد ئەمە دوو پارچە بوو دوایەوە من بۆم باسکەیت چه هەنگاوێک دەست پێکات بەسەر چ گۆڕانکارێک بەسەر ئەم دوو پارچایەت ئەمەیان طبعا پشتی جیازەکەی لەم کۆناغای پێویستمان پێی نییە هیچ گۆڕانکارێ بەسەر نەخێر ئەمە داینی بەڵام ئەمەی کە زەرورە ئەمە پێشی جیازەکەیە ئەمێرەکەیە بێ لەسەر ئەمە بکەین بەهۆی ئەم جیازەوە ئەبێ تەڵیکە چ گۆڕانکارێک بۆ ئەمە طبعا مەجموعە پلائینی پێوەیە ئەمە لێکەرەوە ئەبێ لێ بکرێتەوە پاک بکرێتەوە ئەنجا دوایی بە پاکەکرێتەوە ئەخرێتە سەر ئامێرەکە و طبع ئەکرێ پێشەکەی ئەخرێتە سەر ئێوە لات تەسبیت دەکرێت بەڵێ لێرە ئەمە طبعا تۆ طبعا یەکدانە طبع ناکرێت ئەمە ئێستا ئەم نەوە 5 دانە بەیەکەوە طبع کرێت یعنی بۆی هەر پێنجی بەیەکەوە تەواو بێت ئێستا طبعا ئامێرەکە ئەیخینە ئیش ئەو یوڤیەکە ئیش پێ بکە ئەمە یوڤی پرینتەرە ئەم ئامێرە UV پرینتەرە بەڵێ پێڵەن یوڤی پرینتەر کۆنتاکتێکی هێنیش نفسی ئەوی پێشوو لەگەڵ کۆمپیوتەرە بەڵێ ئەویش بە سێ بەرنامە ئیشەکات ئەم درێژی تا چەند ئەبڕێ و پانی تا چەند ئەمیش عینەن طبقێکی کامل مەتر و 22 بە 244 ئەتوانی تەڵی کرد ئەمە طبعا صفاتی ئەم ئامێرە ئەوەیە لەسەر شتی تەخت شت هەڵعەکە ساوانی کە هەیە لەسەر لەزگە و ئەمە لەسەر مادەڕقەکان و لەسەر مادەڕێکەکان بێ ئەوەی هێدی پرینتەرەکە کۆنتاکتی هەبێ لەگەڵ ئەو میدیایی کە تەڵی لەسەرەکەی ئێستا دەستەکەین بە تەڵاکردن ئەو کراوە ئەم لە ڕێی چ بەرنام پرۆگرامێکەوە بێت ئەمە سێ بەرنامەیە هێدی پرینتەرەکە یێتە سەر نقطەی سفر دەسەکات بە تەڵاکردن طبعا ئەمە سێ ئەمە چی تیا ئەنووسێ لەو بینێ ئەوەی کە لەو پێش دیزاین کراوە ڕووی ئامێرەکە ئیتر بەو شێوەی کە تۆ خۆ بیسوودی تەڵیەکە وتت 5 دانە لە یەک کاتاکە بەڵێ زیاتری شکات بەس ئێستا ئەم حەجمە 5 دانەوە ماوەی چەنە بە ماوەی چەنە ئیکات بە پێی کوالیتی کەوتووە کوالیتی سێ چوار کوالیتی هەیە تا کوالیتەکەی بەرزتر بێ خاوترە بێتەوە ئێستا ئەمە کوالیتی ئەتیادیە تقریبا بە 20 دقیقە پێچێت تا ئەو عەدەدە تەواوەکە بەڵێ تۆ توانی بە سەریعیکەی بەس کوالیتەکەی باش نابێت مە لە پێش طبقەیەکی سپی ئەیات لە ژێرەوەی لەبەر وەکو ئەگەر تۆ بەس بۆ یاخەکە بڕێژێ مە سیفاتی ئەمە ئەم پرینتەرە بۆ یاخی سپیش بەکارێنێ وەکو چۆن تۆ گەر طبعێک بکەیت بیخەیتە سەر شتێکی شەفاف هەچی بە هیچ دیار نییە سێرەکەی ڕۆنەکان کاڵە بەڵام ئەگەر وەرەقەیەکی سپی بخەیتە ژێرەوە جوان دەرەکەوێت ئەماش لە پێشا وەکو وەرەقەکە سپێ لە پێشا طبقەیەکی سپی ڕێژێ ئەنجا ڕەنگەکانی تێکا بە سەریا بۆی بە جوانی دەرچێت جامە طبعا بە بەرنامەکانی زۆر ئاڵۆزە زۆر دقیقا بێ لەگەڵ برینی پلاستیکەکە لێرە عینەن قیاسی بیتێ عینەن ئەحداسیاتی بیتێ جنا ڕێک شتەکانی تێگەچێت چونکە پارچەی شاشەی شتەکان لێرەوە دەرەکەوێت ئێستا ئەمە طبقەکە ڕێژێ بەرەبەرەوە تا ڕەنگەکان نەکاتە سەری دوایی شوێنی پەنجەرەکان بەجێ هەڵێ شوێنی ویندۆکان با بڵێن کە دەرەکەوێت ئەوش ڕەنگێکی تایبەتیمان ناوەتێ کاک سۆران ماوەی چەند ئەمێنێتەوە ئامێری طبعا ئەم ئامێری طبعا قیاس بەپی قیاسەکەیە کە پێی ئەچێت چەند تەواوی بەڵام وەکو وشبوونەوەی بۆ یاخەکە وتمان یوڤی پرینتەرە دوو گڵۆپی یوڤی بەقوتی لەسەرە یەکسەر وشکێکاتەوە توانی دوای یەکسەر بەکاری بێن یەکسەر بەکارێنی دوای بوونەکە وەستانی نییە ئەمە بەس ئەو لەم هەنگاوەیە بەس طبعیەکە هیچ گۆڕانکاریەک بەسەر پلێتەکانە نەخێر بەس تەڵیەکات ئەمە ئێستا ئەمە تەواو بووە ئەوی نەکوژێنەرەوە ئەوانە کوژێنەرەوە ئێستا ئەمە حازرە ئەمە تەواو بووە ئەم طبقە ئەمە وەک وتت پێنج نەموزج ئەکا لە یەک هات بەڵێ بەپێی حەجمەکە ئێستا ئەمە ئیترەوە تەواو بووە ئەمە حازرە بۆ بەکارێنە ئەمە وتمان قیاسەکەی چەنە بوو 70 بە 48 70 بە 48
ئیبراهیم سڵاو بێت. سلام بەخێر بێ بەخێر. کاک ئیبراهیم من لای کاک سۆران کە هەلەم کارگەیەدا ئەوەی کە پێویست بوو بۆ ئامادەکردن و دروستکردنی سەعاتێک بۆ کاتەکانی بانک ئێمە هەنگاوی بڕینمان تێپەڕان کە دوو پارچە بوو بە پێی ئەو قیاسانەی کە پێویست بوومە هەنگاوی بڕینمان کردوە دوای ئەوە ئەم پارچەیە کە پێویست بە طبع بوو ئەم نووسینەی لەسەر نەخشێنرا لە ڕێی ئامێرێکەوە سێمە دوو پارچەمان پێ ئەمەوێ بۆمان ڕوونکەیتەوە ئایا چ گۆڕانکاریەک بەسەر ئەم دوو پارچایەت. طبعا ئەمە لە ئاخیر شتە ئەمە با لێرە داینین دائما ئێمە شتەکان کۆمپۆنیتی ئەو جیهازە ئەو ئامێرە لەسەر پشتەکە داێنین چونکە ئەمە زیاتر تەحملەکە دائما ئەمە چونکە واجی هەیە ئەوەنە زەختی لەسەر ناکەین شتەکان ئاوا دابەزەی هەمووی گێچمەیە ئەم دەستگا ئیلکترۆنیانە ئایا خۆتان دروستیەکەن یان بۆتانێ لە وڵاتی ترەوە؟ خۆمان دروستیەکەین بە پارچەیەک بێن ئەمە خۆتان دروستیەکەن؟ بەڵێ ئەمە خۆمان دروستیەکەن ئیشی خۆمانامە هەمووی طبعا بە کوالیتیەکی بەرز باشترین مواصفات ئەمە دوایەوە کە ئەو پلێتە بڕا پارچەی یەکەمی ئەو شوێنە کوونانە ئەمە هەمووی چۆن ئەوە تەسبیت دەکرێ لەسەر ئەوە خۆی ناکەوێ ناکەوێ وا دروستکراوە بە باشترین کوالیتی کە هیچی لێ نەیەت لی سەرما و گەرماش کە هینیانی ئەم خەریتەیە کە باسف کرد چۆن ئەم دەستگا ئەلکترۆنی پێوالکێ ئایا بە چ عملیەک؟ ئەمە یەکەم شت بۆردەکە دروستەکرێ دوایی ئەو کۆمپۆنتە ئەم کۆندێسەر و دایۆدەکان و فیشەکان زایدەن ئەنتیگرێتەکە ئەوە هەمووی دوایی دائەنرێ ئاخر شت ئەم شتانە دانێن لیدەکان لە ڕێی لەحیمەوەیە بەڵێ ئەمە هەمووی لەحیمە ئەم شتانە ئەمە هەمووی لێرە لەحیمەکرێتتر هەمووی بە مەرحەلەیە بەشە حاضر خۆی هەمووی ئەیکەین بە بلۆک ئێمە شتەکان حاضری ئەەکەین دوای ئەخێنە سەر کارتەکە هەمووی چێکەکرێ ئەمە تەبعاً چێکەکرێ جیهازمان هەیە چێکی یەکەین وابزانین ئەمانە ئیشەکەن لیدەکان مەزبوطە خەلەلی تیانە چونکە ئەمە لێرە هەمووی ئەنتیگرێتە ئەمە دوای ئەوە کە حاضرە بێ ئەیخێنە ڕەفەکەی خۆی ئەو کاتە کە شتەکانە بەستین ئێمە ئەبێ ئەو هەموو شتەکان مەزبوطە دوای ئەوە کە هەمووی ئەبەسرێ لێرە دووبارە چێکەکرێ پێش ئەوەی ببەسترێ ئەمانە چێک ئەکرێن بۆی بزان ئیش ئەکرێن یەکەی ئەبێ چێک بکرێ چونکە ئەو کاتە من کە بەستم ئەگەر ئەمە چێک نەکراوە ئەوی تر چێک نەکراوە خەلەر ڕۆیە نازانم کامیانە ئەو کاتە ئەبێ هەموو شتێ حاضر کەم چونکە ئەمە شتێکی ئینتاجی ئەبێ شتەکان هەمووی چێک بکرێ دوایی بخەینە سەر بۆردەکە سەر ئەم هینە پشتەکەی ئەمە ئێستا ئێمە ئەم دەستگا ئیلکترۆنیشمان بەست دوای ئەوە چی حەزەکەم بۆم باسکی چی دەست پێکاوی بە چی گۆڕانکاریە؟ ئەمە حالیان هەموو شتەکانی لەسرە ئەمانە کە داگرسێن ئەمە سەعاتە ئەمە هی ساڵەکان دەرکە هی ساڵ ئەمەشی مانگە ئەمەشی ڕۆژەکانە ئەمەش کاتەکانە بەیانی خۆر هەڵات هیوەڕۆ عەسر مەغریب عیشا ئەمەش پلەی گەرمایە ئەمە کاتی قامەت چونکە ئەو کاتی قامەتە زۆر مهمە دائیمەن لەگەڵ پلەی گەرمە لە ئاخری دانراوە طبعا خۆی مهمترین شت لەم ئیشە نەک بەس ئەمە لەم کارگەیە مهمترین شت ئەم کارتەیە کە کۆنتڕۆڵەرەکە ئەم کارتەش هەر خۆتان دروستیەکەن خۆمان دروستیەکەین مهمترین شت ماعەدە کوالیتی ئەم پارچانە کە ئەیبەستین فرێموێرەکە ینی ئەم سوفتوێرە کە دائەنرێ لەناو ئەم ئینتیگرێتە ئەمە مایکرۆ کۆنتڕۆلەرە طبعا حالیان AVR بەکارێنین خۆی ئەمە من یەک شت هەیە حەزەکەم تۆزێ بزانن ئەمە کە یەت خاڵیە ینی ئەنتیگرێتێکە بەڵام بەرنامەی تیان نییە مهمترین شت لەو شتە کە بەرنامەیەکی وای بۆ دروستکەم بە کوالیتیەکی بەرز کە من چۆن باشترین هین ئیسیفادەی لێکەم لە ئیشکردن طبعا ئەو سینیانە هەمووی غاڵەتەکە هەموو هەفتەیە بێ هینیکەی کاتەکان چاکەی بەڵام لێرە لەم کارتە کە ئێمە دروستیەکەین غەڵەت ناکە هەموو مانگێک کە تەواوە بێ خۆی ئەپدەیتیەکە بۆ مانگێکی تر هیچ دەستکاریەک ناکەی طبعا ئەمە کە ئەمانە بەسراون مهمترین شت کۆنتڕۆلەرکەیە کۆنتڕۆلەر کە ئەم ئەنتیگرێتەش هینە ئەمریکیە بە ئەسڵە ئێمە کە مواصفاتی کوالیتیەکی بەرزمان داناوە لەم کارتەکە هەمووی
قد خەلەل و شتمان بۆ دروست نەکا بۆ مستەقبل ئەو محاولەکەین ماعەدە خۆی کارتە ئەو ئامێرە هەمووی زمانیشی هەیە لەگەڵ خۆی مهمترین شت لەم کارتەکە ئێمە دروستیەکەین فرێموێرەکە ینی ئەو سۆفتوێرەکە لە ناو ئەنتیگرێتەکە ئێمە سۆفتوێرەکە خۆمان دروستیەکەین وێخینە ناوی طبعا ئەم کارتە باشترین کارتی سەوتە ئەمە کارتی سەوتە بەرنامەکەش لێرەیە لەناو ئەم ئەنتیگرێتەیە دوای ئەمە کە ئەمەمان بەستوەستە فیشەکان نەبەستین کە ئەم کۆنتترۆڵە ئەمانە ئیش بێەکە شەکان هەمووی گێچمەی لەسرە یەکە یەک ئەبەسرێ یەکە یەک ئەبەسرێ ئەوەش بوەستە ئەمە خۆتان پێشتر تەوقیتان کردووە تەوقیت کراوە پرۆگرام کراوە تەوقیت کراوە دوایسا دقیق تەواوە خۆی تەوقیت و شتەکان هەمووی لەناو ئەو کارتەیە بە پێم کارتێ بەڵێ بە هینیش ئیشەکە خۆی کەڤەڕەکەی هینی هەیە چەند دوگمەیەکی لەسرە زائیدەن بە کۆنتترۆلی شیشەکە ئەوە کۆنتترۆل ئەمە بەشی کۆنتترۆل ئەمە هینە رسیڤەر ئەمەش لێرە کە پەنجەی پیانی لێرە وەریەگرێتر ئەوە شمان بەست ئەمە ئیش ناکە ئەوە هینە ئەوەی قامەتە عەفەن ئێستا ئەمە ئامادەیە دوای ئەمە چ گۆڕانکاریەک دەست پێ ئەوە دوای ئەوە کە هەمووی ئیشی کرد مەزبوطە خەلەلی تیانە کەڤەڕەکەی بۆ دانین کەڤەڕەکەی بۆ دانی ئەم کەڤەرەوەی پارچەی یەکەم کە پارچەی یەکەم ئەوە کە ئەمە دروستکراوە لەگەڵ واجهەکەی حەزەکە گێرەکەین تەمام قیاسەکەی مەزبوط قیاسەکەی هەمووی هەر لە پێشەوە هەمووی حساب کراوە تا کێشەمان بۆ ئەمە چۆن تون نەکرێت هیچ بڕغۆیەک هیچ بڕغۆی هەیە هەمووی ئەمانە جێ بڕغۆکانە ئەمە جێ هەڵواسی پێشتر لە بڕین ئەمە حسابی بۆ کراوە بەڵێ هەمووی حسابی بۆ کراوە ئەمە جێ هەڵواسینە طبعا لێرەش لە پشتەوە پاتریەکەمان بۆ داناوە شوێنی پاتریەتە ئەوە هەموو ساڵەیان 2 ساڵی پێچێست زمانی 2 ساڵی هەیە تقریبن ئەتوانی لێرەوە بیگۆڕی ئەو پیلە بەبێ ئەوە شت هەڵوەشێنینەوە ئێرەش جێی ڤۆڵتیەکەیە کە 9 ڤۆڵتی ئەوێ محاویلەی لەگەڵە طبعا ئەمە 9 ڤۆڵتی ئەیاتێ خەینە ئێرە ئیشی پێکەین خۆشەویستان ئێستا گەیشتینە قۆناغی کۆتایی لە دروستکردنی ئەم کاتژمێرەی کاتەکانی بانگی پیرۆز ئێستامە ئامادەیە بۆ هەڵواسین ئەوەی کە لێرەدا جێ سەرنجە باسی بکەین بۆ یەکەم جار ئەبینین کە ئەم ئامێرە ئەلکترۆنیانە کە لە کوردستان دروستەکرێەوە کۆنتترۆڵی کوردیش یعنی ئێستا ئەمە هەموو ئەو نووسینانەی کە لەسەر ئەم کۆنتترۆڵەیە بە زمانی کوردی نووسراوە لەسەری کە ئەتوانین زۆربەی خەڵکەکان ئەتوانن ئیسفادەیەکی زۆری لێ ببین.
ئێوە جگە لە ئەو کاتژمێری کاتەکانی بانک ئێوە چیتر بەرهەمێن لێرە؟ بەڵێ سەرەتا بەخێر بن یەکی کە لە بەرهەمەکانمان ئەم بەرهەمەیە ئەم ئینتاجەیە ئەمە بەکارێ بۆ نیشاندانی نرخی دراوەکان عادەتەن بۆ بازاری بۆرسەکان یا باڵین بۆ بازاری دۆلارەکان. ئێستا ئێمە من کە دروستمان کردووە سێ نرخی تایە، سێ نرخی دۆلار و لیرەی تورکی و تمەنی ئێرانی بەخاترەوەی لەبەرەوەی ئەم جۆرە دراوە زۆرتر بەکارێ لێرە. لەگەڵ ئەوەشە ئەم لەمەیە بڵێن ڕادەی شەیە یا نیشاندانی شەیە پلەی گەرما ڕۆژ و مانگ ئەوانەی تایە ینی وەکو خزمەتگوزارێکی زیاتر. ئەمە چه هەنگاوێکی بۆ دروستکردنی ئەمە؟ ئەمەست عادەتەن ئێمە بڵین ئەم پلێتەکە ئەهێنین خۆمان جیهازمان هەیە جیازی سیەنسی بەوای بڕین دوای ئەوە قیاساتی هەمووی بڵین قیاساتمان هەیە لە داتامان هەیە لە کۆمپیوتەرە ئەو قیاساتانەین بە جیهازی سیەنسیەکە هەمووی بۆ قیاساتانی کە ئێمە هەمانە بۆ بچووک بۆ گەورە بڵین حازرە بۆمانە بڕێت. دوای ئەوەیە بۆ ئێرە دوای ئەوە عادەتەن ئەمەش بڵین بەشی ئەلکترۆنیاتەکەیت ئێمە بەس فقط ئەمە چوارچەوەکەیەتی بڵین ئەمە خێنە سەر ئێرە ئەمە هەمووی خۆتان بەڵێ هەمووی خۆمانەکەین عادەتەن هەر هەمووی خۆمانەکەین ئەوە شوێنمان هەیە لێ ئەمەسانە کۆمەڵێ بڵین ستافین کۆمەڵێ برادەر هەمووی بڵین دانە بەدانە یەک کولی دانەیەک لەم نەمبەرانە لەم ژمارانە لە حیمەکرێ و دانرێ لە جێگەی خۆی ئیتر ئەمەش مەسەلەن هەڵەبژێنین جاروای هەمووی بەیەک ڕەنگەکەین جاروای بە چەند ڕەنگەکەین بۆ جوانکردن یا بۆ زیاتر دەرخستنی ئەو شتا بڵێن وەکو پلەی گەرما یا شێ یا ڕۆژمانگ ئەوانە لەسەر جاری وایش لەسەر تەڵە بیکەین شوێن هەیەڵێ بە هەموو یەک ڕنگ بێ شوێن هێڵێ بە ئەلوان بێ یا سەوز بێ یا لەمێ لە دوور ببین دێت عادەتەن سوورەکە لە دوورتر دەبین دێت یانە ئەبێ سپی بێت حەسەب داوای و کەسێک حەسەب داوای و کەسە بەڵێ ئەحجامیشمان هەیە مەسەلەن لەم ژمارانە گەورە ئەەکەین بەڵام ئێمە هاتوون شتێکی ستاندەر شتێکی نۆرمەڵ بەکارێن کەەوەی دۆتنی خەڵک بیکڕێت دوایەوە ئەمە چوارچێوە بەڵێ لە عادەتەن ئەمە بڵێن چوارچێوەکەیەتی هێنی کەنە سەر ئەمە سەرمە یەکشکە خەڵی خەڵکیشکە بەڵام ئێمە لێرە باسی کۆی ئیشەکانەکەین و ئیشی ئەوی ئاوا دایانین بەم شێوەیە ئەگەر دیار بێت لە کامێرەکەتانەوە بەم شێوەیە ئێستا لەبەر چاوی جەنابتانە معلومە ئەمە بڵێن شوێنی پیشاندانی ڕادیشەکەیە ئەمە شوێنی پیشاندانی پلەی گەرماکەیە ئەمە ڕۆژەوە مانگەوە هەموو ئەمانە خۆمان لێرە ئەیکەین ئەشتون باش ئەمەش بڵین ئەگەر ئەو نرخی درانە بڵین ئەمە پرۆگرام نەکراوە چۆن گۆڕانکاری تیاکی بۆ نەتوێتەوە بەڵێ سعر داغڵ بەڵێ ئەمە هێشتا بڵین پرۆگرام نەکراوە نرخەکان دانە بەزێنرا عادەتە نرخی ئەو درانە بەپی ڕۆژ بەپی دقا ئەگۆڕێ لێرە ئێمە بڵین ئەمە کۆنتترۆلمانە عینەنەوە کۆنتترۆل لە دوورەوە بڵین ئیتر بڵێن سیعرەکانی ئەگۆڕی بەمە بەڵێ دوایش ئامادە بۆ شوێنێکە بەڵێ بەڵێ تامە قۆناغێکی زۆر گرنگ هەیە قۆناغی PCB دیزاینەکە دیزایانی ئەم PCBە ئەمە زۆر وردە چووکە ئەمە ئەساسی ئیشەکەیە گەر بەڕێکی نەکرێت دوایی شتەکان تێگەچێت ئەمە پارچە ئەلکترۆنیەکانی لەسەر داوە ئێستا بۆ نمونە PCB ئەم بەرهەمە ئەم پارچێ طبعا ئەمە بە مجموعەیە قۆناغ بەرنامەیەکی زۆر ئاڵۆزە بە مجموعەیەک قۆناغی زۆر ڕۆ ئەمە ئەم پارچە ئێستا مەسەلەن ئەم شاشەیە ئەم شاشەیە ئەوە ئەمە سیتی نیوێ طبعا ئەمە شاشەیە ئەمە مجموعەیەک خەڵی پێوەی ئەم خەتانە ئەمە هەمووی تەوسیلاتەکانن ئەبێ هەمووی لە شوێنی خۆی دابنرێ ئەمە دوو طبقی سەرەوە هەیە خەتی تەوسیلەکانی سەروی پیا ڕۆشتە ژێریشەوە هەیە جا ئەمە ئەم
مجموعەیەک ڕۆلی هەیە بۆی داهانین ئەمە تەوسیلاتەکانە بەڵام ئەمە پێش ئەوەی بە بەرنمەیەکی تری هەیە کە چۆن تەلەکان بەیەکە گەێنێ لە ناوە هەچیتە سەر بەرنامەکان ماسەرەن دوایی ئەمە ئەو خەتانی کە دامانەوە چەند بە مجموعەی قۆناغی طبعاً ئالۆزە لێرە باز ناکرێت بەڵام ئێستا ئەو دوایی بۆ شێوەی کە ڕوولی پێڵێن بۆماندانەوە چۆن ئەمان ئەم تەلانە بە چوا بڕە بەکوێ ئێستا تەنفیزیەکە ئێستا ئەمە هەردوو طبقەکەی دروست کرد ئەمە تەواو بوو سەیری ئەگەر سەیری بکرێ چەند ئەم مخطوطانە هەمووی بەیەکە بە ناوێکە ڕێشتووە هیچیشی نابێت لە یەک بات ئەم سوورانە طبقەی سەرەوەیە سەرەوەیە ئەمە طبقەی سەرەوەیە ئەمە ئەو خەتانی سەرەوەیە شینەکانیش ژێرەوەیە ئەمەش بەشی ژێرەوەیە سەریشەوە خواریشەوە بە مجموعەیەک تەوسیلاتی تر ڕەبتە بەیەکەوە ئەمە ئێستا ئەم PCB دیزاینە حازرە بێت بۆی کە بتوانرێ بنێرێت بۆی ئەم PCB لەسەر دروست بکرێت دوایش تەڵان کە تەواو بوو پارچەکانی لەسەر لەحیمەکرێت طبعاً قۆناغێکی زۆر گرنگی تر هەیە لەمە ئێستا کە ئەمە دروست کراوە ئەم PCB کە پارچەکانی پێوە کراوە تا قوتمان لێیاوە ئەمە هیچ ئیش ناکات طبعاً وەکو هەیە زەلامێک چۆن عەقڵی ئیش نەکا گرنگترین مرحلە لە ئیشی ئەلکترۆنیا سۆفتوێرەکەیەتی کە بە سۆفتوێرەکەی بە زۆر کاتێکی زۆریوێ توانایەکی زۆریوێ تا ئەم بەرنامە دروستەکری ئەبێ نقطە بە نقطەی ئیش پێکردنی ئەو جیهازێ سا بۆ ئەمە ئەوەنتیگرێتەیە کە هەموو ئەو بەشانی تر ئیش پێەکە بەرنامەکە چێتێرەوە ئەمە وەکو عەقڵی ئەمە وەکو چۆن زەلامێک ئەمە دەست و قاچیان بێ ئەمە عەقڵەکەی بێ ئێستا ئەم نازانی هیچ بکات ئەمە هیچی تیانێ بەس بەرنامەکەیمان بۆ دروست کردەوە پێش تقریبا زەحمەتێکی زۆر ئێستا بەرنامەکەیەکی نەناوێت ئێستا ئەمە هیچ نییەوە تا ئێستا ئەمە ئیش ناکە طبعاً ئەمە کۆمپایلەرەکرێ مەجموعەیەک قۆناغی خۆی هەیە ئێستا ماڵە هیچ ئیرەرە نییە ینی بەرنامەکەی کە دامان ناوە تەوان لەو پێش تاقیمان کردوێتەوە ئەڵێ هیچ ئیرەرێک نییە ئێستا بەرنامەکە داغڵەکەی بەرنامەکە ئێستا داغڵەکەین هەر ئەوەنە بە بەرنامەکە چۆن ناویەوەکەوێتە ئیش ئێستاوە تۆزێکی ماوە واتە ئێستامی کەوتە ئیش ئەوە سەعاتە ئەو مانگە ئەو ڕۆژەوە کاتەکانی ترە هەموو بەرهەمەکانی تریشمانە بێ بەرنامەی تایبەتی سەر بەخۆی بۆ دابنین کە قۆناغی زۆر ئالۆزە بۆی دروستەکرێت توێکەوێتە ئیش طبعاً یەک خەلەلی بەسیتی تا بێ لەو بەرنامەیە ئەمە ئیش ناکات یەکێک لە بەرهەمە سەرکەوتوەکانمان ئەم زەنگی ئۆتۆماتیکەیە ساڵی 2006 کە سیرمان کرد لەناو قوتابخانەکانە بە شاوەرجە ڕەسیان لێە کاتەکان کاتی پشووانەکان هیچی ڕێک نەبوو بوو بە نیگەرانیەک بۆ بینی مامۆستا و تەلەبەکان و کاتەکان مەزبوط نەبوو ئێمە یەکەم نموزەجمان دروست کرد سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنە دوای ئەوە مەجموعەیە بێشنی ترمان لێ دروست کرد ئێستا ئەمە تازەترین نمونەیەتی کە خۆی ئیتر پرۆگرامیەکەیت بۆ ئەتوانێت هەتا سێ دەوامیش بەڕێوە بەرێ خۆی ئەکوژێتەوە خۆی هەڵەکرێتەوە بە کارە باش هەبێ کارە باش نەبێ ئیشەکات یعنی ڕەوش جوانێکی یاوە بە ڕەوشی خوێنن ئەم ئامێرە نە لە وڵاتە دراوسەکانمان نە لە ئەوروپا لەوانە بەکار نایەنرێت بەس چونکە وەکو ئەتوانین بڵێ داهێنانێکی خۆمان بوو چونکە ڕاستە لەوانێ شتێکە بێ لە وڵاتەکان بەس ئێمە خۆمان فکرەی جیازەکە خۆمان بووە ئێستا سەرکەوتنێکی باشی بەکارێناوە لە هەموو کوردستانە بەکارێنرێت جاران ئەوایە یەک نەفەریاندا بنایە بەس جەڕەز لێبا و جەڕەز کوژێنێتەوە و کاتەکانیش دیار نەبوو ئێستا ئەوەی ناوێ خۆی هەر بۆ ماوەی ساڵێک ناچی بەلایە خۆی کوشێتەوە خۆی هەڵەکرێتەوە زەنگەکان لیا زۆر بە دەقیقی بێ ئەوەی سانیەک پاش و پێشکەوێت
ئێمە لە کارگەکە ستافێکین بێکەوە ئیشەکەین هەرێکی ئیشێکی تایبەتی هەیە و بەرهەمەکانمان لە کوردستانیش بەکاریانێ لە دەروی کوردستانیش بۆ کوردستانی ڕۆژهەڵاتە ڕوات بۆ باشووری عێراق ڕوات هەتا بۆ تورکیا شەڕوا بۆ ئەوروپاش بەکاریانرێت چکە لە بەرەوەی کواڵیتێکی باشی هەیە و زەمانیشی هەیە. ئێمە مەجموعەیەک ئەجیزەی تازەشمان لەبەر دەستایە کە سوودی زۆر هەیە بۆ خەڵک لەباری سیکیۆریتی سیستەمە یعنی ئەلەرم و ئەو شتانە مەجموعەیەک شتی سادەمانەیە کە نرخەکانیان باشە توانێت خەڵک بکرێت و زۆر سوودیشی هەیە لە ناحیەی سیکیۆریتی سیستەمەوە و ئەجیزەیەکی جیهازێکی تریشە بۆ فەحسی سیارە بە تەمان دروستیکەین کە فەحسی ئەم جۆرە سیارە تازانە ئاکات نەک بە کۆمپیوتەرەوەی کە هەیە بە کۆمپیوتەر لە ڕێگەی ئەقلەکەوەی کە ئەمە بە پراکتیکی فەحسی سیارەکە ئاکات مەسەلەن نۆزڵەکان کۆیلەکان ئێستا زۆربەی خەڵک کێشەی هەیە وەستا ئەوانە چنم سیارە تازانە بەنەوە زانوەکو جاران بۆ شێوەیە نییە سیاری تازە هەمووی ئەو شتانی کە هاتۆتە سەر نۆزڵ و کۆیلوانە لە عقلێکەوە لە قاچێکیان تگرێتەوە دەر سیرەکەن سیارەکەی بۆ سووتێن بەڵام ئێمە جیازێکی تایبەتیە دروستیەکەین و تێستیشمان کردو لە تێستیشا دەرچووە وەستا یانە خەڵکی احتیادی ئەتوانێت ئەو جیازە بەکاربێنێ هەموو پارچەکانی فەحس کات پراکتیکی لەسەر جیازەکە نەک لە ڕێگەی کۆمپیوتەرەوە زۆر سوودێکی هەیە ئەوە دروستەکەین و مەجموعەیەک ئەجیزی تریش هەیە ئێمە دایمە کارەکانمان ئەوەی لە ناو خۆیان بزانین چی پێویستە پیراسیەکەین ئەوە دروستەکەین یعنی کارگەکەی ئێمە تایبەتمەندەکەی ئەوەیە نەگوکو شتێکێک لە دەرۆشتەکە بێنێ مەجموعە جیازی تایبەتیش هەیە بۆ ئیمان کردو بۆ دکتۆرەکان ئاسانکاری بکات لە بینی نەخۆش و دکتۆر و هاتنە ژوورەوە ئەوەش بە تەمای بیکەین ئەوەش تەڵەبێکی لەسرە ئەسعاری نرخی میوە و نرخی لە سوپەرمارکێتەکانە مەجموعەیە شت ئێستا خەڵگەیە بچێشت کڕێ نازانێ هەموو جارێبێ لە کابراکە پرسیەوە بچەنە بەڵام ئێمە شاشەیەک بە کۆنتترۆل هەموو شتەکانی لەسەر ڕسمەکەی لەسرە مەسەرەن ئەوە میوەکانەوە شتەکانە سیرەکات و پێویست ئەوە ناکە نرخەکەش لە دووریشەوە بنرێ مەجموعەیەک لەو ئامێرەمان لەبەردەسای لەم زوانیا دروستەکەین ئامانجی کارگەکەمان ئەوەیە ئێمە بتوانین ئەو کارگەیە بەرهەم کارگەکە گەورە ببێت بتوانێت کۆمەڵێک خەڵک ئیشی تیا بکات چونکە ئێمە چەنەها مەعاهید و ئامادەی پیشەییمان هەیە کە لەو بواری ئەلکترۆنیکەکەن تەرە چەند نازان لەکوێ ئیشکەن ئێمە گەورە ببێت کە هەمویان کاری تیا بکەن و بەرەو پێشەوە بڕاوە ئێمە مەعهدێکی تایبەتی بکەینەوە خۆمانۆک و کارگەکە فێربوونی ئەلکترۆنیک بین چونکە ئەو زانستی ئێمە کە زانستێکی ئەمەلی یەکسەر ئەو زەلامی کە لای ئێمە شت فێرە بێ بتوانێت شت دروستکە بتوانین لەو پەیمانگایە خەڵک پێ بگەینین کە بتوانێت بە تەواوەتی شتی ئەلکترۆنی دروست بکات و بەرەو پێشەوە بڕوە وەکو ئامۆژگاریشم بۆ خەڵک یان بۆ ئەو زەلامانی کە ئامانجێکیان هەیە یانوێ بگەن بە ئامانجەکانیان تەڵەن هیچ مرۆڤێک لەم ژیانەیە ئەگەر ئامانجی نەبێت بە مرۆڤێکی دروست حساب ناکرێت ئەبێ ئامانجێک هەبێ ئامانجەکەش ئەبێ یەکەم شت دیاری بکەیت هەموو زەلامێکیش هەموو مرۆڤێکیش ئەبێت تواناکەی خۆی بزانێت لە چیایە ئەگەر بتوانێت تواناکەی خۆی بدۆزێتەوە تەکید بەسەرکەوتووە بێ ئەتوانێت پەرەی پێبا و بەرەبەرە بڕوا گوێژ نەهاتە کۆسپەکانی چواردەوری سامن خۆم کە لەم بوارە ئیشم کردو بوارێکی زۆر قورسە هیچ هاوکاریەکیش نەبوو مەسادرێکی نە بەڵام تواناکی خۆم دۆزیوەتەوە و مەرحەلە لەگەڵ ڕۆشتم گوێشم نایەوەتە خەڵک چیەڵێ و گەشتومەتە ئامانجیش و ئەو ئیشەی خۆم گەیانۆتە ئەو نقطەی کە خۆم ئەمەیە تقریبا